بە ناوی خی گەورەی میهرەبان ئەمڕۆ باسی نەخۆشێکی زۆر باو دەکەین بە تایبەتی لە منداڵان ئەویش بەربوونی خوێنی لوتە. نەخۆشێکی زۆر باوە بە کەمی جار پێویستی بە داخلبوونی نەخۆشخانە دەکاتن، بەڵام زۆر وا دەکات دڵ ڕاوچێ بۆ نەخۆش بۆ خێزانەکەی دروست بێتن. زیاتر لە تەمەنی 12 ساڵ تووشیان دەبێتن، بە تایبەتی تر لە تەمەنی بینی 3 تا 8 ساڵی. هەروەها لە پاش تەمەنی 50 ساڵیش زۆر نەخۆش هەیە لەو تەمەنەش تووشی دەبێت، لەبەرەوەی لەو تەمەنە زیاتر نەخۆش تووشی بەرزبوونەوەی فشاری خوێن دەبێت. هۆکارەکانی دروستبوونی خوێن بەربوون یەکەم جار برینداربوونی لوت بەهۆی گەمەکردین لەگەل لوت یاخود دانانی تەنێکی نامۆ لە ناو لوت. دووەم شت هاوکردنی ڕێڕەوی سەرەوەی هەناسە یان بوونی هەستیاری، بەکارهێنانی دەرمان بەبێ ڕێنمایی پزیشک، نەخۆشیەکانی خوێن وەک هیمۆفیلیا یاخود هەندێک نەخۆشیەکانی جگەریش دەبێتە هۆی توشبوون بە خوێن بەربوون. هەندێک جاریش بوونی گرێ لە ناو کەپوو، بەڵام ئەمە زۆر حاڵەتێکی دەگمەنە کەم جار خوێن بەربوونی لوت بەهۆی بوونی گرێ دەبیتن لە ناو کەپوو. مهمترین شت کە نەخۆش بیزانی ئەوەیە و کاتی خوێن بەربوونی لوت یەکەم شت کە بیکاتن زەخەتکردن یاخۆ دانانی فشارێک لەسەر نەرمای خوارەوەی کەپوو یان لوت وا دەکا کە خوێن ڕاوەستێت، ئەو فشارە دەبێت لە 5 تاکو دقە بخایەنێت.